ئێوارەتان باش بینەر بیسەر خۆشەویستەکانم خۆشحاڵم ئەڵلقەیەکی دیکەی ئێوارە سلێمانی لەگەڵ ئێوە دەبم و بۆ بابەت و باسێک کە لەگەڵ میوانی بەڕێزم لە ستۆدیۆ لەلامانە تاوکو گفتوگۆی لەگەڵ بکەم بۆ ئەم پرۆگرامە لەگەڵ خاتونێکی زۆر بەڕێز و خاوەن ئەزمونێکی تایبەت لە بوارەکەی خۆیدا خاتو سۆزان حسێن کە بەڕێزیان پارێزەر و ڕاوشکاری خێزانین گفتوگۆ دەکەین دەربارەی خێزان و تۆکمەی خێزان لە نێو کۆمەڵگەی کوردیدا هۆکارەکانی و چۆن ئێمە بتوانین لە کۆمەڵگەدا تۆکمەی خێزان بپارێزین و تەنانەت ئەو کێشانەی ڕوبەڕووی خێزان دەبێتەوە بە شێوەیەکی گشتگیر دەزانم باس و بابەتی ئەمڕۆمان ناتوانین لە خاڵێکدا لە تۆپیکێکی بچووکدا کۆیکەینەوە بەڵام ئەوەندەی گرنگ بێ بۆ باسکردن و قسەکردن لەسەر خێزان لە ڕووی یاساییەوە و هەروە لە ڕووی کۆمەڵایەتیشەوە لەگەڵ سۆزان خان گفتوگۆی لە بارەوە دەکەم و زۆر بەخێر بێ سۆزان خان خۆشحاڵم لێرە دەتان بینم. زۆر سپاس بۆ بەڕێزیشتان دەستان خۆش بێت. سپاس بۆ جەنابتان سپاسانەکەم. حەز دەکەم لەوە دەست پێ بکەم بۆ باس و بابەتەکەمان لە بەرەوەی دەمێ باس لە خێزان بکەینەوە چەند پرسیارێکی هەم یاساییم هەیە هەم بەراوردی نێوان یاسا و دابونەریت و کولتور و لایەنە کۆمەڵایەتیەکان هەیە بۆیە دەمێ بۆ دەست پێ بکەم کە لە کۆمەڵگەی کوردی تا چەند توانیمانە پارێزگاری لە شیرازە و لە تۆکمەی خێزان بکەین. سڵاو لە بەڕێستان لە بینەران وەڵاو شێوازی کە ئیبینیم بە واقعی لە کۆمەڵگەی کوردەواریە تا ئێستا باشە بەڵام بواە بەرەو باشتر بڕۆین بەڵام بەداخەوە بەرەو هەڵدێرە ڕۆینەوە بەرەو هەڵوەشانەوەی زیاتری خێزانەکانە ڕوین ئەبینین ڕۆژانە لە دادگاکانی هەرێمی کوردستان و تەنانەت عێراق و ناوچەکە بەگشتی جیابوونەوە زۆر بۆ بە هەموو شێوازەکانی چ جۆرەکانی تەلاق بێ تەلاقی خولعی بێ تەلاقی دەرەکی بێ هۆکارەکانی جیابوونەوە بێ بە خیانەی زەوجی بە کێشە و ناکۆکی بە زیان گەیاندن بەرەو زیابوونە ڕات بەداخەوە یعنی ماگەر پلانێکی بۆدانە لێگەر هەوڵێکی دڵسۆزانەی وەکو ڕاگەیان کارەکانی وەکو جەنابتان وەکو ڕێکخراوەکان وەکو کەسایەتیەکان وەکو خودی پارێزەران و دادوەران و توێژەرانی کۆمەڵایەتی و تەنانەت کەسە قسە ڕۆیشتوەکانی ناو کۆمەڵگا ئیتر بە هەر شێوازە بێ ڕەنگە کەسێک بکە لە ڕووی ئاستی زانستی و خوێنەوارە لە ئاستێکی باڵیانە بێ بەڵام کەڵێن دەست ڕۆیشتو و قسە ڕۆیشتو و کاریگەر لە ناو کۆمەڵگادا ئەمانە بێبێنە سەر خەت چکە بەڕاستی هەڵۆشانەوەی خێزان تەنها دوو کەس کە ژن و مێردە باجەکەی نادات کە سوکاری هەردوو لە مناڵگی ئەو دوو کەسە باجی ئەدات کۆمەڵگا بە شێوایەکی گشتی چکە کەسێک کە کێشەی خێزانی هەبێگەر جار فەرمانبەرێک بێت یا کەسێک بە کار بکە لە کەرتی تایبەتە کاریگەریە بێت لەسەر کارەکەی و ئەو کارەی پەیوەستە بە کۆمەڵی خەڵکیکەوە کۆمەڵی بەرژەوەندی خەڵکیکە کە ڕاستەخۆ و ناڕاستەخۆ کاریگەریە بێت بەڕاستی بێ هەمومان و هەمی هەمومانە ئیشی لەسەرکەین. بەڵێ بەڕای ئێوە کاریگەری یاسا یاخودی ئاین ئەم دوانە چەند توانیویانە کاریگەریان هەبێت لە سەرمانەوەی خێزان و هێشتنەوەی خێزان بەتاکید چ خودی ئاین چ یاسا بۆ ئەوەیە کە خێزان بە شێوەیەک ڕابگرێ کە سوودیە بێ بۆ کۆمەڵگاوە خێزان بەڕاستی چۆنەڵی خەلیە و خانە و شانەی یەکەمی کۆمەڵگا بەجددی تۆ جەستا ئەگەر بۆ منە بێنی دڵ بێنی بێنی ئێسک بێنی جگەر بێنیت ئەگەر یەکێ لە خانەکانی تووشی شێر پەنجە بێت کەواتە تێکچوونی یەکێ لە خانەکانە بێتە هۆی لە دەستدانی نەکەەوە ئەندامە بێت هۆی لە دەستدانی کەسەکە خۆی کە ئەماگە کەسەکە بەشوبێنی بە کۆمەڵگە کۆی کۆمەڵگەکە بەگشتی کەواتە خێزان ئەو خەلیەیە کە ئەگەر تێکچوونێکی نائاسایی ڕوو بدا لەو خێزانەیە دوجار کۆمەڵگاکە هەمووی هەڵەوەشێت و ئەنجامەکەی باش نابێت بۆیە قانون و ئاین کۆڵەکەەکە نەگەرم کۆڵەکانە بەرە و داڕمان بڕوات بە تەکیید هەڵۆشانەکە ڕوەدا زۆر قسە لەسەرەوە دەکرێت نەک قسە تەنانەت بە داتاش ڕێژەی تەلاق زۆر زیای کردووە بەشێکی زۆر لە دادگاکان لە دەرەوەی دادگاکان بەڵام ئەم ڕێژە زۆر بوونی ڕێژەی تەلاقەکە زۆر بووە ئایا بۆ ئەوەش ناگەڕێتەوە ڕێژەی هاوسەرگیریش زۆر بووە و هەروەها چۆنێتی هاوسەرگیریەکان ڕەنگە گۆڕانکاریان بەسەردا هات بێت ئەم پەیوەندیە چۆن دەبینەوەیەوە بەتاکید طبعا ژمارەی دانیشتوان زیادی کردووە لە هەموو عالەما و نەک لە هەرێمی کوردستان و تابەت شاری سلێمانی ژمارەی دانیشتوان زیادی کردووە فعلا هاوسەرگیریش زۆر ئێستا تۆ چتە ناو دادگای سلێمانی ڕۆژانە بە تەکید لەوانەیە بیست مامەڵی هاوسەرگیری ڕووبدا بەڵام
خۆ بە کوی هەر هەشت قازیەکە کە هەشت قازیمانەیە تایبەت بە دادگای باری کەسێتی خۆ بیست قەراری جیابوونەوە ڕوو نادا بەڕاستی بە تاکید داوای تەفریقەکانەوەی کەیکە لەلایەنەکان داوای جیابوونەوە بەرزەکەنەوە بۆ بەردەم دادوەر بە چەندین فلتەرە تێپەڕێنێ بۆ نمونە توێژەری کۆمەڵایەتی حەکەمێک لە عایلێ ئەملا لە عایلێ ئەولا یان چەندین جار دادوەر بە مەبەستی وردبینی دوایە خات بەڵام خۆ مەبەستەکەی وردبینی نییە جاری وایە کۆی دۆسیەکە لە بەردەستیاتی مەبەستێتی هەلێکی کە باتەوە بە و دوو کەسە و پێداچوونەوە بکەن هەم لە ڕووی شەرعیەکەشەوە خی گەورە کە سێ جار هەلیاوە بە ژن و پیا و سێ تەلاق هەیە لە بینیانە سێ هەم تەلاق ئەجا بە ێجگاری حرامە بن کە ناتوان بگەڕێنەوە بەلای ئەوەش پرسیاری ورترم هەیە بەڵێ بەڵام ئەکید جیابوونەوە ئەگەر مقارنە بکرێ بە کۆی دانیشتوان و کۆی ڕێژەی گرێ بەستی هاوسەرگیری ئەکی جیابوونەوە کەمترە بەڵام ئێمە ئەڵێن جیابوونەوە زیادی کردووە مقارنەتەن بە ساڵانی پێشوو ئەگەر بێ لە خێزانێک کاتۆ سعیلە نەماوە مۆزوعی جیابوونەوەی باس نەکرێ و باس نەبێ و خواست نەبێ و کێ ئەگەر جیابوونەوەکەش نەبێ کێشەی خێزانی هەیە هەر قسەیەکی لەسەرەکرێت بۆیە منیش مەبەستمەوە بوو ڕاستە تێگەم زۆربەی پارێزەرە بەڕێزەکان و هەموو ڕێکخرا و لایەنەکان لە هەوڵی ئەوەدان ئەم ڕێژەی جیابوونەوە کەم بێتەوە بەڵام زۆر جاریش بەڕاستی ئەوەندەی ڕێژەی جیابوونەوەمان پێ دەڵێن ڕێژەی هاوسەرگیرەکەشمان پێ ناڵێن چونکە ئەلێرەشدا دڵنەوەیەک هەیە بۆ خێزانانەی کە جێگیرن وانە چونکە ئەم هەواڵە ناخۆشانە بتوێنێت هەر ناخۆشە زیاتر کاریگەری خراپەکەی بۆ خێزانانە هەیە کە جێگیرن ڕێکن نەچونەتە پرۆسەکەەوە بەڵێ ئەوەی نەچونەتە بڵێ چونکە وەک ئەڵێ ئەوانەی تون کەشتێکی خۆیان گرتووە چارۆکەکەی خۆیان گرتووە هەمیشە ئەمان زیاتر ئەترسن لە دەنگی بە وەک ئەوەی کە خۆی لە ناو دەریاکە بێت بارحاڵ باسی کات پێدانت کرد زۆر جارێن بە کەسانێکمان هەیە تەلاقەکە هەرکە دەمی ڕاهاتوە سێ بە سێ یەکسەردایانێ و خۆی کاتەکە لە خۆی کەمەکاتەوە بابەتی کات پێدان لە چۆن بۆ جیابوونەوە هەیە ئەو بابەتی کات پێدانە تا چەند گەنجی ئێمە خێزانەکانی ئێمە گرنگی بەو کاتە دەدەن بۆ یەکتر ناسینی پێش هاوسەرگیری چونکە هەمیشە لەناو کۆمەڵگەی ئێمە وەکو بابەتی کولتوری ئەمایان زیاتر دەڵێن کاری خێر تا زوو بکرێ باشە بۆ هاوسەرگیریەکە زۆر پەلە دەکەن ئەمەش هۆکارێکی دروست نەکردووە لە ئێستادا شێوازی هاوسەرگیریەکان گۆڕاون پەلەپەلێکی پێوە دیارە لە تەمەنیان لە بڕیاردان بۆ هاوسەرگیریکردن خۆی یەکشت هەیە مۆزوعی ڕازگۆیی بەڵێ کە ئەگەر ئەو دوو کەسە بەڕاستی و بە ڕازگۆیی بەرەو ڕووی یەکتر بڕۆن تەمسیل نەکەن پێم وایە ئەگەر چەند مدەکە کەم بێ و چەند سرعەت بکرێ هەمان نەتیجەیە بەڵام ئەگەر ڕازگۆیی نەبوو قۆناغی دەستگیران ناری ئەگەر ساڵێکیش بێ مادام تەمسیلە هیچ کەسایەتی بەرامبەرە بۆ دەرناکەوێت چکە تەمسیلەکە ئەسڵان نەق قۆناغی دەستگیران ناری هەیە گوازراوەتەوە لە دوای دوو مناڵ جا شخصێتی مێردەکەی بۆ دەرکەوت ینی ژنەکەی بۆ دەرکەوتووە بۆچی لە قۆناغێکا بۆ تەمسیلی کردووە کەواتە ئێمە کێشەمان ڕازگۆییە بۆ نمونە ڕازگۆیی لە چییە کوڕێک لە ڕووی وەزعی مادی و باش نییە بڵێ باش کێشەی مادیمەیە ئەگەر ئەو ژنە ئێسا قوبوڵی کات دوای مشکلێ بۆ دروست نابێت بەڵام ئەگەر تەمسیلی کرد دواتر ژنەکە بۆی دەرکەوت کە ئەمە تەمسیلە و ئەو کاتە ژنەکە تەقبولی ژیانی فەقیری ناکات بۆیە مشکلە دروستەکات یان ئەگەر بۆ نمونە ژنەکە مشکلێکی دەرونی هەبێ یا کێشەیەکی جەستەیی هەبێ بە کوڕەکە نەڵێ دوای کوڕەکە بۆی دەرکە قوبوڵی ئەو وەزع ناکات بەڵام ئەگەر پێشوە خدەم کچە بێڵێ بۆ نمونە لە ڕووی تەندروستیەوە لە ڕووی دەرونیەوە بامان شێوە کوڕەکە ئەم کێشەیەمەیە ئەو بەرامبەر قوبوڵی بکات دوای ئاساییە وەیە بنەمای خێزان ئەساسی خێزان متمانە و ڕازگۆییە بەڵێ بەراورد بکەین لە نێوان کۆمەڵگەی ئێستای کوردیمان لەگەڵ کۆمەڵگە بیانیەکان بە هەموو جۆرەکانیانەوە لە بەروی ئێستا چاولێکریکی لە ڕادەبە دەردەبینین لە کۆمەڵگەی کوردی بۆ زۆرێک لە شتەکان بە باش و بە خراپیەوە تۆکمەی خێزان ئەگەر بەراوردە بکەین لە ئێستادا چۆن دەبینی خێزانێکی کوردی لەگەڵ خێزانێکی بیانی من پێم وتی سەدا هەشتا ئێمە لەسەر وڵاتانەوەین تەنانەت ئەگەر دیقەتی خلیج و دەوڵەتی عەرەبیەکان بدێت لە چاو کللتوری کۆمەڵگای کوردەواری خۆمانە ئێمە سوپاس بخوا کللتورمان تا ئێستا پارێزراوە چ لە مناسبە خۆشەکانە بێ لە ناخۆشەکانە بێ بە تەنگێکەوە هاتن بە پیرێکەوە هاتن یعنی ئەمانە من پێم وایە ئەوە کللتورێکی جوانە بەڵام
سنوور نەبەزێنێ بۆ چی بۆ ئەوەی بە تەواوەتی بچیتە ژیانی شخصی کەسەکانەوە بۆ نمونە تەدەخولکردن لە حیاتی تایبەتی ئەم دوو گەنجەیە بۆ نمونە بۆ ئەساسی ماڵ ناگۆڕن تاکەی ئێوە کرێچین یا بۆ مێردەکەت هەوڵ ناپارەی زیاتری دەستکەوێت لە ساڵێکا بۆ 2 سەفەر زیاتر ناکەن ڕەفیقی تۆ واوە ئەمە یعنی ئەم چاولێکەریە زۆ مشکلێ بەڕاستی ئەگەر تەدەخولی کەس و کار بەلایانی باشە بێ شتێکی چاکە واگە بەلایەنە خراپەکە بێت تەژێعەکەن بۆ ئەوەی زەخت بێت لەسەر کوڕەکە یان لەسەر کچەکە یان تەداخولکردن لەسەرەوەی کە بۆ نزیک ماڵە باوکی فڵانی کچەکە بیا کوڕەکە بێت ئەوە تەدەخولکردن لە حیاتی شخصیە بۆیە تەدەخولی کەس و کار بەلایەنە باشەکە شتێکی چاک بەس بەلایەنە خراپە ئەکیت خراپە و ئەنجامی باش نابێت. بەڵێ هەر بە مەبەستی تۆکمەی خێزان لە سەرەتای بنیادنانەوە دەمێ پرسیاری شتێ بکەم ئەو شێوازەیە لە پێکێنانی خێزانی کە هەتا ئێستا لە کۆمەڵگەی کوردیمانە هەیە شێوازی مەجلیسی مارەکردن و گەڕانی ئاهەنگێک گەر بچووک بێ یاخود گەورە بێت ئەمە تا چەند کاریگەری و گرنگی هەیە لەسەر دروستبوونی بناغێکی باش بۆ خێزان خۆی بنەمای عقدی زەواج عقد زەواج چییە کە تۆ پێناسەی نیکاح ئەکرێ مارە بڕین چیاڵێ پێناسەکەی بزەبت ئەمەیە بالغان عاقلان ڕاضیان بە حزور شاهدین یعنی چی دوانەکە مەرجە باڵغ بن و ڕاضی بن یعنی ڕەزامەندیە بێت لەلایەن هەردووکیانەوە و مەرجە بە ئامادەبوونی دوو شاهد بۆچی ئەم دوو شاهدە لە شەرع و قانونەدانراوە ئیشی ئەم دوو شاتە ئیعلانەکەیە کەواتە مەرجە ئیعلان هەبێ و ئەو ئیعلانە لە کۆمەڵگەی کوردەواریە بۆ بە شێوازێکی و کۆبوونەوەی خێزانی هەردوولا ئەمە من وەکو ڕێی شخصی خۆم شتێکی جوانە بۆ بمێنێ پێم شتێکی چاکە بۆ چکە چیتە و سەرجادەیە و پێش بەرنامەکەش مناقەشەمان کرد تو دوانە بینی پێکەوە کەس ئاگای لێ نێمە زەواجیان کردووە نازانی پیرۆزباییان لێکەی نازان خۆتیان لێ بشاریتەوە یعنی دیار نییە بۆی ئەعلانەکە وەلەو ئەم ڕێسە ئەعلانەکە بۆتە لاپەڕەکانی تۆڕە کۆمەڵایەتیەکان بەڵام لە ڕۆکۆمەڵایەتیەکەەوە بۆ خۆی ڕێزیەکە ئەمە شکۆیەکە بۆ کچەکە چ بۆ کوڕەکە وام یەکتر ناسینێکی بینی دوو خێزانەکەیە پێم شتێکی جوانە و بەڵام زیادە ڕەوی نەکرێ بۆ نمونە نەچێتە بابێکەوە شەکراوەکەی بای ئەوە نێ و لە فڵان هۆڵ کرا و ئەگەر ماڵەکە گەورەیە مەجالێکی دیار لە ماڵەکەیە کەسە نزیکەکان بانگ بکرێ شتێکی چاکە ئەگەر نا هۆڵێکی ئاساییان هەر باخچەیەک لەم باخچانێکە لەناو هەموو شارەکان هێرێمی کوردستان هەیە بە شێوەیەکی هدوو پیرۆزبایی بکرێت و شەرت نیانی بچێتە بابەتی ڕەوڕەسمەکە پێویست ناکات قورسیەک دروستکات بەڵام وەکو خودی کۆبوونەوەکە ئامانجێکی پیرۆزە هەم یاساش دیاری کردووە کە دەبێت ئیعلان ئیعلانێکی ئاشکرا و ڕوون بێت و یەکێ لەو هۆکارانی بەس نەمان با بۆ بابەتێکی تر کە زەواجی مسیارێکێکە لەو بابەتانی کە ئەگەریە حرام بێ لەبەری بابەتی ئیعلانەکەی تیانی بابەتی ئیعلان تێدانی ئەگین هەموو ئینەکانی زەواجی تایە ڕازین عاقڵن جاری وایە شایەتەکانیشی تیانی لەبەرەوە ئەو مەلانەشی کە و زەواجانە ئەکەن تاوانبار بەڵێ بابەتی یاسا تا چەندێک ئێستا پێم وابێ زۆر ڕێوشێنی باشیش دانراوە و لە کۆمەڵگەی کوردیمانە شتەکان بەڕێکپێکی دەڕۆن بەڵام هێشتا کۆمەڵگەی کوردی ئێمە زیاتر بەوە ڕازیە دەبێت مامۆسایەکی ئاینی بێتە ماڵەوە تایبەت ماڵی کچەکان بەم شێوازە ڕێوڕەسمی مارەکردنەکەەوە زۆرترین گرنگیش و ئەگەر بڵین لە ڕووی مەسرف و ئەو تایبەتمەندیش دەکرێت بۆ ئەو شەوە دەکرێت کە مامۆساکی ئاینیەکە لایەنە ئاینیەکە دێتە ماڵەوە بەڵام بابەتی قانونەکە لە ڕووی یاساییەوە ڕەنگە هەر خۆیان دوای ئەوە بچنە دادگا ئەمە دەبێت کامیان پێش کامیان بێ و کامیان دروسترە و دەبێت چۆن بێ خۆی لە ڕاستیە ئەبێت تەنسیقێک هەبێ لە بینی دادگا و لە بینی مامۆسایانی ئاینیە مامۆسایانی ئاینیمان هەیە خەڵکی مارە کردووە بەبێ هیچ نووسراوێک بەبێ هیچ عقدێ و بەبێ ئەوەی هەر کڵێشەیە کە چەند بەسیتە کڵێشەیەکی هەبێت ئەگەر دوجار پێشەی بچنە دادگا کێشەیە لە بینێم دوو کچ و کوڕەیە دروستبێتەوە بە چێی سەلمێنی غیرە بێ نووسراوێ هەبێت لەبەرەوە پێم باشە ئەگەر ئەو شێوازە چکە کللتورە بێ پارێزراو بێ واقع ئەو لە ناو دادگاشە درکی پێکرێ
حاکمە پرسێ مەلا مارەی کردوون ئەگە بزانێ مارەی کردوون زۆر ناچێت ڕۆ ناچێت ئەگە بزانێ ماری نەکردوون جەخت دەکاتەوە لە مارەی پاشەکی پێشەکی ڕەزامەندی هەردوولە بەڵام کە بزانێ مارەکراون زۆرجار بەس واژۆکە یەکات و تەکیدێکی کەمەکاتەوە بەڕاستی بەڵام ئەوەی گرنگە لێرەیە مامۆسایانی ئاینی کڵێشیان هەبێ و نووسراو هەبێت و پێم باشە زۆر تەخیر نەکرێ هەر ئەو شەوەی کە مارەکراوە بەیانی بچنە دادگا زۆر بینی نەبێ بەڕاستی ئەگینا ئەگەر لە منە پرسی وەک کەسێکی پارێزەر پێم باشە بچنە دادگا لە دادگا چکە خۆی بۆ خۆی حاکم هەم وەک مارە بڕینەکە وایە هەم لە ڕووی قانونیەکەشەوە کۆتایی پێت بەڵام وەکو پاراستنی ڕۆکلتوریەکە لەوە چێ مامۆسای ئاینێ کۆمەڵێ نەسیحەت و کۆمەڵێ ئامۆژگاری ئەیە بە هەردوو عیلەکە و بە کچ و کوڕەکەش وەکو پاراستنی کللتورەکە شتێکی باشە و هیچ مشکلەیەکی نی بڵێ بینە سەر باسی مناڵ تا چەند گرنگی هەیە لە تۆکمەی خێزان و لە پاراستنی خێزان لە کاتێکا هێشتا بمێ کورتی کەم و بابەتەکان هێشتا زۆرێک لە خانمانی ئێمە باوەڕیان وایە ئەگەر منداڵی هەبێ پیاوەکە زیاتر لەگەڵی دەمێنێتەوە وەڵاو بیرکردنەوەیکی غەڵەتە زۆر چونکە تۆ ئەگەر بزانی ژنەکە بەکەڵکی دایکایەتی نایە گوناحەبیکێ بە دایک بزانی باوکەکە بەکەڵکی باوکاتی نایە گوناحەبیکێ بە باوک بۆیە پێم باشە ئەگەر زانیان سیفاتی دایکاتی و باوکاتیان تێنیان ئەسڵن تیانە بەس ئەم دوانە پێکەوە ناگونجن گونا هەربی لە مناڵبوون بکرێتەوە وە کللتورێکی کەش هاتۆتەنەوە بۆ دەوڵەمەندترکردنی پرسیارەکەی جەنابێت ئەمڕۆبی لەوەکەن و یەک مناڵیان هەبێ یا دوانیان هەبێ من قەت لەگەڵەوەیانی لەگەڵەوەیان بەلایانی کەمەوە سێ مناڵ چوار مناڵ یعنی زۆر باشە مناڵی قەرەباڵغ لە عالێ قەرەباڵغ چکە تەبیعەتی جیاواز مناڵەکان سوود لە عەقلی یەکترە بینن لە ڕووی کۆمەڵایەتی و پشتیوانی زیاترن بۆ یەکتر بەعکسەوە یەک مناڵ ئەمڕۆ گیرۆدەی دەستی تەکنەلۆجیایە و ڕەفیقی دایک و باوکەکە نییە بۆیە لە دوای زەواج بین لە مناڵی زۆر بکەنەوە پێم شتێکی باشترە بەڵێ سەبارەت بە ئەو بابەتانەی کە وا بڵێ بچینە سەر کێشەکان کە لە ڕووی خێزانی و دروست دەبێت تا ئێستا کۆمەڵگەی کوردی ڕەنگە هێشتا لەو کۆمەلگانە بێت تۆزە پیاو سالاری دەسەڵاتی زیاترە و پیاوەکان هەمیشە بە جۆرێک ڕەفتار دەکەن بەڵام شێوازە دروستە ڕاستەکە ئەگەر لە ڕووی کولتوریەوە بێ لە ڕووی یاساییەوە بێ ئایا پەیوەندی هاوسەرگیری ئەوە پەیوەندی بەوە هەیە کە پیاو دەبێت دەسەڵاتیە بێ یاخود خانم دەبێت خانمی یەکەمی ماڵ بێ ئەم جیاکاریانە ئەم ڕێسا و یاسایانەی کە چ لە ژن چ لە پیاو هەر یەک ماف کۆمەڵە مافێکی بۆ خۆی داناوە کورتکراوی پرسیارەکەم ئەمە بێت بۆ خێزانێکی سەرکەوتوو پیاو یاخود ژن کامیان دەبێت ڕەفتاریان هەبێ بەسەر ئەویکە یاخود چۆنە ئەو هاوسەنگیە پارێزن کە لە خێزانێکی سەرکەوتووە هەبێ وڵای خێزانی سەرکەوتوو ئەوەیە کاریەکە و ئەرک و مافی خۆی بزانێ بەڕاستی یعنی ئێستا لە ڕووی شەرعی و لە ڕووی قانونی شۆ ئەرکی پیا و پەیداکردنی بژێی ماڵ و مناڵە لاانێ خێزانە بابەتەکە عکس بۆ تۆ بەڕاستی ژن هیلاکە و پیاو لە ماڵەوە خەوتووە و ژنەکەی بە هیلاکیەتەوە ئەسڵم پیاوەکە ڕۆڵەکەشیان عکس نەکرێت و عکسیشیان کرێتەوە باش بوو ژنەکە ڕۆڵی هەردوو کێبینێتەوە ماڵەوە خواردنی شامادە ئەکا و لە دەریشۆ بژێوی پیا ئەکات بە بیانی ئەوەی ئەم پیاوە ئیشی نییە کاری نییە کە سابەتی نییە ئەمە کێشەکان دروستەکە پێم وایە نەک پیا و سالاریە ئەمڕۆ بە ناوی ئازادی ژنەوە ئەرکی ژن زۆر کراوە بەڕاستی لە ڕاستیە ئەرکی ژن بە خێوکردنی ماڵ و مناڵ و پەروەردەکردنیانە بەڵام واقعەکەیە ژناتۆ هەموو بوارەکانەوە بواری پزیشکی بواری دادوەری بواری پەروەردە بواری تەندروستی ئەمە زەڕورە بێتە بوارەکەەوە بەڵام نابێ کاریگەریە بێ لەسەر پەروەردەی مناڵەکان و نابێ کاریگەریە بێ لەسەر گۆڕینەوەی ڕۆڵی ژن و پیا و لە ماڵەکەیە بەڕاستی یعنی بۆ نمونە ژنێک ئەگەر سەرچاوەیەکی داهاتیە بێ نابێ پیاوەکە ئیجباری بکا بۆی نەفەقی ماڵ و مناڵ ژنەکە اختیاری خۆیەتی یاسا چی بۆ ئەو خانمانە دەکا کە پیاوەکانیان بە هۆکاری ئەوەی کاڵێ من ناتوانم ئیشم دەست ناکەوێت پێشتر ئیشێکی هەبوو ئێستا لە ماڵەوەیە ئایا یاسا شتێکی دیاری بەو جۆرە دیاری کردو کە پیاو مەرجە لە هەموو مەحەل و بەرجێکدا دەبێت لە دەرەوە کار بکات و خێزان یاخود ئافرەت دەبێت لە هەموو هەلو مەرجێکیدا ئەرکەکانی دیاری کراو بێ
شتێکمان هەیە لە مۆزوعی نەفەقەیە پێوترێن نەفەقەی ئەعسار. نەفەقەی ئەعسار چییە؟ کەمترین بژێویە کە بۆ پیاودا ئەندرێ بەرامبەر بە ژن و مناڵ. بۆ نمونە مناڵێکی هەیە لە 100,000 کەمتر محکەمە نایبڕێنێتەوە ئەگەر هیچ ئیش و کارێکی نەبێ. ئەیتر چۆنی پیا ئەکا بێ پێی کات بژێوی عید بە پیاوە محکەمان مڕعاتەوەی ناکا ئیشینە بۆ لەبەری ئەبێ ئیش بکات چۆنی پیاکە بێ پێی کات کێشەی خۆی بۆ پیاوانەی کە خەریکە لیان تێک دەچێت تۆ پیاوی سەرۆکی ماڵی دەبێت بژێوی ماڵێ بێ پێیکات چۆنی پیاکە کێشی خۆیەتی بەڵێ ئەیترە منی وەڵامەکرێ کارێ پێم ناکرێت ئەمە ئەوەیەوە نییە بۆیە بەڵێ قانونێک لای کردێتەوە پیا و ئەمانە هیچی بنەمانیە ئیشی هەیە موچەی هەیە ئیلا ئەبێت ئەو نەفەقەی و بژێ ئامادەکە بۆ ماڵ و مناڵ جباریە. بەڵێ دەبێت باس لە ئەوە بکەم کە لە نێوان ئاین و یاخود جیاوازی ئاینەکان کە دەبینین هاوسەرگیری ئێستا ئەمڕۆ زۆری جیاواز دەبینێت زۆرێک لە کوردەکانی خۆمان لە تاراوگە دەبینی هاوسەرگیری کردووە و دێتەوە جیاوازی ئاینەکان چۆنێک کاریگەری دروست دەکات لەسەر ئەوەی کە خێزان بە تۆکمەی بمێنێتەوە یاخود ئەم خێزانە ئەگەر بێت و هەریەک خاوەن ئاینێک بن چۆنا خاڵە هاوبەشەکانیان ئەپارێزن. با ئێمە بۆ دەوڵەمەندکردنی و هەم بەرنامەکەتم بۆی بینەران سوودمەند بن شتێک باسکەین کە هەموو سوودی لێ بینن مەوزوعی جیابوونەوە لە دەرەوەی وڵات یەک عەریزەیە دوو تەقدیمەکەنە چەند بەردەم دادگا جیایان نەکاتەوە محکەمە ئەمە کێنەوە بۆ کوردستان بە پێی قانونی عێراقی ئەم تەلاقە شەرعی نییە جەناب تەڵی وایە زەواجی کردوت و پاڵپش بۆ تەلاقە بەڵام کەیەتە ناو شریعی ئیسلامی و قانون عێراقی بە پێی قانون عێراقی ڕژن و مێردن ولا نفوسی شاژن و مێردن. بۆ پرسیارە بگەمە ئەوەی کە ئەگەر ئاینی جیاواز هەبێ و لە دەرەوە هاوسەرگیریان کردبێ ئەمیز بۆ بگەمە ئەوەی کە بزانام لە محکەمەکانی کوردستان بەتایبەت هەرێمی کوردستان چۆن سبێنە مامەڵیان لەگەڵ دەکرێت ئەم کەسە بەتایبەت کوردەکانی خۆمان مسلمانن ومادە مسلمانی کەواتە ئەبێ بەپێی قانونی ئەحوالی شەخسی ئەو گرێبەستی هاوسەری کە کردویانە بەپێی ئەوە جیا بکرێنەوە کەیەنەوە هەرێمی کوردستانە بێت تەزدیقی ئەو جیابوونەوە بکرێت کە لە دەرەوە بەس پێش جیابوونەوە من ئەگەرمێ هەر عیلەکان بمێنە بێکەوە قەی ناکە ئەمریکیەکی هێناوە ئەگەر بێتەوە کوردستان ئایا دەبێت چی بکە جارێکی دیکە کارە ڕێساو یاسایەکانی هیچ کێشێکی بۆ دروست نابێت لە چ حاڵەتێکە حاڵەتی هاوسەرگیریەکان کە لە دەرەوە دەکرێن کاتێک کە دێنەوە کوردستان هەمان ڕێکارە و بەسەوەیە ئیتر ئەنێرێ بۆ ئاسایش بۆ لایەنە پەیوەندیدارەکان بۆ ئیقامە بۆی وەڵامی ئەوان بێتەوە و لەبەرەوەی یەکێ لە لایەنەکانی هاوسەرگیریەکە کەسی ئەجنەبیە کە وەڵامی ئەوانە هاتوو موافقی ئەو لایەنانە هاتەوە ئاسایی دادوەر واژۆی گرێبەستەکان بۆ هیچ کێشەیەکی باشە لێرە خاڵە جیاوازەکان چی دەبێت لە نێوان یاسای ئەو وڵاتە بیانێ لەگەڵ یاساکانی ئەمە کێشە دروست ناکات دەزانین یاساکان جیاوازن بەتایبەت بە مافی ئافرەتان ئەوە اختیاری خۆیانە ئەگەر بیانێ پاڵپشت بە ئەو بەڵگەنامە ئەجنەبیە عەقد زەواجەکە دەرکا پشت بەوە ئەبەسترێت ئەگینا بە پێی قانونی عێراقی هەمووی تەنزیم کردوە کێشەیەکی نییە کە هاتە سەر مەسەلەی جیابوونەوەش ئەگەر اختصاصی محکمەی شەرعیە بۆ شەرعی بینێ ئەگەر ئەجانی بۆ چێتە محکمەی مەدەنی و لێ جیابوونەوەکان بوو لەسەر بابەتی جیابوونەوە بەتایبەتر دەمێت کۆتایی پرۆگرامەکەم کات بەم باسە ئەگەر پێم وابێت جیاوازیەک هەیە کەم تا زۆر لە لێوان قانونی عێراقی و هەرێمی کوردستاندا ئەمە ڕێگە خۆشکەری کردووە یاخود ئاستەنگی دروست کردووە بۆ چی بەتایبەت لە کاتی هاوسەرگیری یاخود جیابوونەوە بۆ هاوڵاتیان و تاکێرەمی کوردستان یاخود عێراق بەهۆی ئەم یاسایانەوە کە جیاوازیان هەیە جیاوازەکە تەنها لە هاوسەرگیری یا شتێکی کەم هێژ مۆزوعی فرەژنی باشە ئەگینا وەکو جیابوونەوە قانونی عێراقی هەموو یەکشتە و ئەحوالی شەخسیە و ئەسبابی تەفریق وەکیەکە هەنێ لەوانەیە قەراراتی تەمیزی لەبێ فەرقی هەبێ لەگەڵ ئێرە وەکو بنەما هەر قانونی ئەحوالی شەخسی عێراقی و بۆ تەفریقی جیاوازی بەڵام بۆ بابەتی فرەژنیەکە هەز ناکەن مەسەلەن کارێکی وای کردووە هاوڵاتی کوردستان ئەتوانێت بە ئاسانی لە بەهۆی ئەوە لە شتێکی بەڵێ ئەو یاسایی کە لە هەرێم دەرچووە بۆ ڕێگریکردن لە ژنی دووەم لە ڕووی تەطبیقاتەوە فەشەلیەنا لەبەرەوەی پیاوێک ئەگەر لە هەرێمی کوردستان بێوە ژنی دووەم بێنێ ئاسایی ئەچێ لە خانەقین و
لە ناوچەکانی دەروی هەرێمی کوردستان مارەیە کات و ئەو کاتە بەپێی قانونی هەرێمی کوردستانیش ناتوانێت هیچ مامەڵێکی لەگەڵکەی بۆ لەبەری خاوەن عقدێکی صحیحە لە محاکمی عێراقی دەریکرد و کاتێک دەورێکی نەبوو قانون. بابەتی هەموارکردنەوە چی هیچ بیر لەوە نەکراوەوە ئەم یاسایە بە جۆرێک ڕێگیری لێ بکرێت ئەگەر لە دەرەوەی ئەو دادگایانە یاخود بە جۆرێک بۆی کارێکی وها بکرێت لە دەرەوەش نەتوانێت هاوسەرگیری من ئەسڵ وەکو خۆم ئەگەر لەو لیژنای بەمەسم بخۆم قانونەکەم پێسەقەتە چونکە خۆی خلافی شریعی ئیسلامیە یعنی ژنی دووەم لە شەرعی ڕاستە ژن لەسەر دڵی قورسە بەڵام کۆمەڵێ مەرج و شەرت و شروعتێ لە شەرعی ئیسلامیە ئەگەر لە پیاوەکە هەبێت دەتوانێت ژنی دووەم بێنێ مافی خۆیەتی بەڵام ئەگەداریەوە بن بەڕاهایی هەموو پیاوێ ناتوانێت ژنی دووەم بێنێ ئەسڵەن لە شەرعی ئیسلامیەگە ڕۆچین هەنێ پیاو هەیە ئەسڵەن ڕێگە پێ نادرێ ژنی یەکەمیش بێنێ ئەگەر خاوەن ئەهلی و شخصیەتی خۆی نەبێ خاوەن دارایی نەبێت توانایی نەبێ ژن بەخێو کا ڕێگەی پێ نادرێ ژنی یەکەمیش بێنێ چ جای ئەوێ بچێ بۆ دووەم و سێم بەڵام وەکو ئەسڵی بابەتەکە نابێت ڕێگری لێ بکری ئەگەر مەرجەکان و پیاوەیە هەبێت. بەڵێ دەستەکانت خۆش بێت سۆزان خان من خۆشحاڵ بووم لەگەڵ بەڕێستاندا ئەم پرۆگراممان پێشکەش کرد سپاس بۆ وەڵامەکان کاتی پرۆگرامەکە هەر ئەوەندەی نەرمی ئەنوان دەستان خۆش بێ ئینشاءالله سوودی دەبێ و هەموو هیوای ئەوە دەخوازین کۆمەڵگەیەکی باش و تەندروستمان هەبێت لە ڕووی خەزانی داوتتان هەرچێ بێت وەڵڵی هیوا سەرکەوتن بۆ ئێوە خوازم و هیوادارین کۆمەلگاکەمان زیاتر بەرە وشیاری بڕوات و مۆزوعی خێزان بابەتێکی بەرپرسیارەتی زۆر زۆر گەورەیە ئەمە گواستنەوەی کۆلێژێک نیە لەم کۆلێژەوە بۆ ئەو کۆلیژەیە لەم فەرمانگە و بۆ فەرمانگەیەکی کە ماڵی باوکە بە فەرمانگەی بزانی ماڵی هاوسەرگە بە فەرمانگەیەکی تر دوای وابزانین بە عریزێ ئەگەڕێیتەوە بڵێ مشکلە نیە محامێکی بۆ گرم و نەجاتمە بێ ئاسەوارەکەی زۆر زۆر خراپە ئاسەواری کۆمەڵایەتی دەرونی ئاسەواری مادی کاریگەری زۆر زۆرە بێ بەڕاستی هەم لە ڕووی تەمەنەوە دوو ئاکەویت یعنی تۆ لەکوێ تەجروبە بکەی چەند ڕێگایەکە لە بەردەما بێ ئەکی ڕێگا دروستەکە بگریت زووترە گەیتە سەرکانیەکە بەڵام چەند ڕێگایەکی لاوەکی بە هەم شەکەتە بێم دووە ئەکەوی لەبەرەوە هیوادارین خێزانەکان تۆکمەتر بن هەڵۆشانەوەی خێزانەکان کەمتر بێتەوە و وشیاری خێزان زیاد بکرێت کۆمەلگاکەمان بەرەو پێشکەوتنی زیاتر بڕوە من ناومێد نەبووم لەوەی خەڵک چاک بێ ئومێدم زۆرە بەڵام پێویستیمان بە دەستە جەمعیە پێویستیان بە کۆنفرانسی زۆر زۆر گەورەیە کە ماوەیەکی زۆر زۆر پاشەکشە لەم بابەتان ناکراوە دەستەکان هیوادارین سوپاسانەکەم بینەر بیسەر خۆشویستەکانم هیوادارم سوودتان لە بابەت و خاڵە باسکراوەکانی ئەم پرۆگرامە وەرگرت بێ لە کۆتایی ئەوەی کە من دەمێ بێڵم تکایە بە ئاگدار بین بۆ خێزانە بەڕێزەکان دایک و باوکە بەڕێزەکانی منداڵەکانیان گەورە بوون کوڕەکانیان گەورە بوون کچەکانیان گەورە بوون ئەگەر کاتێککە دیقەت دەدەیت یاخود دەبینیت کوڕەکەت گەورە بووە بە باشی دەتوانێت بەرپرسیارەکانی خۆی جێبەجێ بکە کارێکی باشی هەیە دەبینین کوڕەکەت گەیشتۆتە و ئاستەی لە ماڵەوە یارمەتی دایکی دەدا یارمەتی کچەکانی دەدا ئەم خاڵە هەڵبەستت لەسەر دەکات بۆ ئەوی بڵێ کاتیەوە هاتۆ کوڕەکەم هاوسەرگیری بکە تکایە ئەوە بوەستێنن ئەگەر کوڕەکەت هەڵەشەیە بەپێی پێویست بە قسەی دایکی ناکا لە ماڵەوە نامێنێتەوە بڵێ باشتر وایە ژنێکی بۆ بێنی بە هەمان شێوە خێزانە تازەکان تکایە بە ئەم ڕاوبۆچوونانە بگۆڕین ئەگەر دەبینین کوڕەت تازە ئەوەی تازە هاوسەرگیری کردو کچە تازە بە شودراوەکەت زۆر کێشەی هەیە بە قسەی مێردەکەی ناکا ئەویان بە قسەی ژنەکەی ناکا با مناڵێکیان ببێ فێریانکەین پەلیان لێ بکەین منداڵێکیان ببێ دەبن بە خێزان پێکەوە دەبەسترێنەوە بەڕاستی منداڵ بەخێوکردن ئەرکەکان قورستر دەکات دایک و باوکی لاکتر دەکات ئاقلیان ناکات تکایە بام ڕاوبۆچوونانە بگۆڕین سوپاس بۆ ئێوە بۆ بینەربوونتان.